ئێستا لەناو ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم تۆ بڵێ جاریشتر خەڵکانێک ببن بە مەیمون کە مەعسیەت و سەرپێچی خوای پەروەردگارکەن؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە علاماتی آخر زمان مەسخ زۆرە بێت، یعنی ڕووی خەڵکی ئەگۆڕێت بە بەراز و مەیمون. ئەو جا هەندێک لە مفەسرینە فەرمون ئەو قەومە گەنجەکانیان بوون بە مەیمون، پیرەکانیان بوون بە بەراز. فجعل منهم القردة والخنازير. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کاتێک مەسخ و قەذف و ئەمانە ڕوو ئەدا لە ئومەتی من بەردبارین و خەڵکانێک ئەبن بە مەیمون و بەراز و خەڵکانێک ڕۆ ئەچن بە زەوی، دایکە عایشە فەرمی ئەوە چی کاتێکە؟ ئەنەهلیک وفینا الصالحون؟ قال نعم إذا كثر الخبث. فەرمووی بەڵێ لە ناوە چن ئەگەر کاتێک خراپەکاران زۆر بوون، طائفەی دووەم نەبوو کە نەهی لەو خراپە بکە، خوای گەورە قەومە لە ناوە بات. حەدیسەکەی ترە فەرمێ یەکێک لە سەحابە فەرمووی یا رسول الله ئەوە کەی ڕوو ئەدات؟ فەرمووی إذا ظهرت المعازف والقينات وشربت الخمور. قينات يعني ئافرەتانی گۆرانی بێژ، کە ئافرەتانی گۆرانی بێژ لەناو ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم سەریان هەڵدا، ئێستا کچە مۆدێلش پیا بووە لەوەش دەرچووە. ئافرەتانی گۆرانی بێژمان زۆر، ئێستا پیاوان کەم هەیە گۆرانی بێژ بێ، زۆربەی ئافرەتانن. چاوەڕوانی عقوبە و هەڕەشەی خوای گەورە بن، بە کەمی مەزانن. ئەگەر عارە خواردنەوە زۆر بوو بەڵێ زۆرە، ئەوە تا لە حەولەکە بزانێت چەندی عارەقە خورێتەوە، ئەوە تا دوکان دانراوە بە عەلەنی ئەفرۆشرێت. مەعازف گۆرانی و مۆسیقا بەڵێ ئەوش زۆرە، کەواتە چاوەڕوانی و عقوبەی خوای پەروەردگار بن. وما ذلك على الله بعزيز.